جیاوازی نێوان ئەم دوو دیمەنە 5 مانگە بە شێوەیەک بەهۆی گرتنەوەی ئاو لە کۆماری ئیسلامی ئێران و لە هەمان کاتدا کەمی ڕێژەی بارانبارین لە ساڵی ڕابردوو ئاستی ئاوەکە بە شێوەیەکی بەرچاو داکشا. بەڵام بەهۆی بارانبارینی مانگی ڕابردوو ئاستی ئاوی گلدراوەی دەریاچەی دەربەندیخان زیاتر لە 7 مەتر بەرز بووەتەوە و بەم هۆیەشەوە مەترێک و 65 سانتیم ئاستی ئاوەکە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرزترە. ڕێژەی بارانبارینێکی باش باری کە لە ئەم ئێستاکە ڕێژەی بارانبارین گەشتێتە 442 ملیم لەم ساڵدا کە ڕاوردێکی لەگەڵ ساڵی پارە 95 ملیمان زیاترەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوە کە دەریاچەکەمان 7 متر و 23 سانتیم لە مانگی سیە لە ڕۆژی هەشتی مانگ و تاکو کۆتایی مانگەکە 7 متر و 23 سانتیم زیایەکی دۆ کە نێزگەی 310 میلیۆن متر سێجارەکە. سەرەڕای بەرزبوونەوەی ئەم ئاستە بەرچاوی ئاوی گلدراوە لە بەنداوەکەدا، بەڵام هێشتا کەمتر لە نیوەی بەنداوەکە ئاوی تێدایە. بەڕێوەبەری بەنداوەکەش نایشارێتەوە، هەموو هیوایەکیان بە مانگی نیسان هەڵچنیوە تا ئەوەی ئاستی ئاو بەرزتر ببێتەوە. ئەگەرنا مانگەکانی دیکە چاڕوانی زیاتر بەرزبوونەوەی ئاوەکە ناکەن و بەڵکو و وەرزی بەردانەوەی ئاو دەست پێ دەکاتەوە. ئێستاکە ئەو خەزینەی کە لە بەنداوی دەربەنیخان هەیە ئەتوانی بڵێن لە 145 دەریاچەکەیە تاکوی ئێستا بە پێی ئەوەی پێشبێنی یەکرێک کەشناسی کە مانگی چواری ئیمساڵشمان لە ساڵی پار باشترە بێ توانین ڕێژێکی تر ئاو کۆکەینەوە بە یوانی شەڕە بتوانین 200 متری تر ئەم ئاوەی ئێمە زیاد بکە و لە ناوچەوتوانی استفادە لێ بکەین. هاوشێوەی بەنداوی دەربەندیخان بەنداوی دوکانیش ئاستی ئاوەکەی بە ئەندازەی 2 مەتر بەرز بووەتەوە. بەڕێوەبەری بەنداوی دوکان تایبەت بە پەیامی ڕاگەیاند بەراورد بە ساڵی ڕابردوو مەترێک و 15 سانتیم ئاوی گلدراوە لە دەریاچەکە کەمترە و تەنها لە 37 بەنداوەکە ئاوی تێدایە.